بەنزت ئەم یاریانەوە بە تایبەت لەم کاتەیە کە ماوەی نزیکەی سێ ماوەنی ئەبێت یاریزانان سەررجەم یاریزانان لە یاریگاکان دوورکەوتونەتەوە ئێمە بە خۆشحاڵیەوە توانیمانە ئەم تیپە دروستکەین تیپەکە چۆن بڵێ بە تێکەڵاوی چەند یاریزانێکی دێرین کە ساڵانێکە بازمان هێناوە لە یاریکردن لەگەڵ چەند یاریزانێکە کە ئێستا لە ناو خولەکانە بەردەوامن بەشدارن لە یاریکردن توانیمانە چەند یاریەکی دۆستانە بکەین و بەردەوامی شەبین ئینشەڵا لە هەفتەکانی داهاتووە بە تەمای لەگەڵ سەررجەم شار و شارشکەکانی تری کوردستانە یاری ئەنجام بین بە پێی توانامان دەستخۆشی لەو هاوڕێیانەکەم یاریزانە دێرینەکانی سلێمانی هەستان بە سازانی ئەم یاریە دوای دابڕانێکی زۆر کۆبووینەوە دیسان شاد بینەوە بە یەک یعنی ئێمە بەڕاستی شتێکی خۆش هیوامەوەیە بەردەوام بن لەسەر ئەم شتانە چی یاریزانە دێرینەکانی کەرکووک بن چی سلێمانی بێت چی هەولێر بێت چی دووەک بێ بەڕاستی ئەمە دوای دابڕانێک یانی ئەمە وەک لە خولەکانی کوردستان و لە خولی عێراقی لەگەڵ یەکە لە چەند یانێک هاوڕێ بووین پێکەوە ئێستا شاد بینەوە بە یەک بەڵێ شتێکی زۆر خۆشیوامەوەیە بەردەوام بینە سەر ئەم شتە.